تلفونه ياك مناڵی من طبيعي بشر نیست اما الشعور كيف بو تلفونه شعور كيف؟ هستي كل بناوكي معلم نفسي الو الو چۆنی؟ باشی باوکە مریشکەکە باشە بەدڵتە؟ باشە تۆ چۆن زانی هەستی ئەزانم زۆر باشە زانم باوکە گیان تۆ تەوێ پارەی ئێمە لە ژنی خەڵکی سەرف بکەی زۆر باش باشە زانین ئەو مریشکە بە دەوەرە قبووە بە ملیۆنە دایانە بە تۆ خاتر گیانگرتووە باشە تۆ چۆن زانی هەستی ئەمە یەک شتێک پێ بڵم عاجز نابی ئادەینە وەڵام ئەزانیی تۆ تا زلبی کەرەبی بڵێ بۆ ئەزانی بۆ ئەی کوڕی باوکو من پێ بووی پاسکیلی سینیم بۆ بێنەیە هیابانیم بۆ بێ کورە ئاخر ئەو بیاقلەکەی لە توایە ئادی. ئاخر تا سینی وەستابێ چێ پارە بەیابانەیە باشە کاکە مناڵ زەمبی چیە خۆی با بە شۆسێکە و تووشی بەڵایەک بێ ها وەڵاهی بڵێم چی گوناحە سلام علیکم السلام. زۆر یاساییان باشە بەخێر خەی بێ. قوربانم سوپاس چۆنی هەستی سەلامەتی جان؟ وەڵا باشم باشی. دەخوا بەزار هەستی ماتۆڕم بووە تۆ یابانی ئاوای لێ بکە خۆی ڕوا وەڵی سوپاس دەکەم بەس بۆ ماتۆر نهاتم ئەو تری بێشتا نەفرۆشتووە ئەی بۆ چی هاتووی وەزم زۆر خراپە بۆ ڕۆڵە چییە خێر ژیانمان زۆر ناخۆش بووە وەستا ئاخە بۆ سەبەب بەدەست باوکمەوە باوکم چیەتی مرد نانا یەک جاوان ناوەستا ئەی چیە ڕۆڵە بە تەمایەژم بێنێ خەی چیەکە دەباشت بێنە کابەکە چناوی شەبێ دەنگ بە ژیانی خۆت گەلە جوانە دوو ژنی تێناوتای سەر لە دەرەوە نانە خۆی کوچنەکان لە دەرەواشی بوو عالم نێ کۆرە دەواز دەوانە بێنە ڕۆڵی ژیان باوکی تۆ خوا سەری لێ تێگا عوسمان پارەی هەیە ئێوە ژن بێنێ پیاوی کورد کە پارەی هەبوو یا ژنێ هێنی یا پیاوە کوژێ مشکلەکە ئەوە نییە مشکلەکەوەیە تەسەروفاتشی گەنج بۆتەوە جلی پەمەی لە بەرەکە نەبابە بەخوان باوکەی ئێوە بێ ئەقڵە خوایە ئەی ئێستا من چی بۆ بکەم کوڕم وەڵا تۆ پلانێک مێبێ هاوکارم بوو پلانی چی بۆ بکەم ئەی ناجسنی ناڕەسەنینە ئەمەشتان کرد وەڵڵا بێ واتان لێ بکەم ئەمەنەتان تێ هەڵڵم بەنان بڵێن خوبس